عزیزان خۆشەویستان دۆستان هاوڕێیان لەم ڕۆژانەدا ڤیدیۆیەکم بینی کە ڤیدیۆی بانخوازێک بوو. ئەو بانخوازە تاقیکردنەوەیکی علمی کردبوو. لەو تاقیکردنەوە علمیەی خۆیدا بە شێوازێکی تقریبەن فیزیایی بۆ خەڵکی دەرخستە بوو کە دڵی مرۆڤەکان چۆن چۆنی بەکردنی گوناح بەکردنی تاوان ئەوەی کە بڵێن لە لای ئیسلام پێوترێت تاوان یان بڵێن لە لای دینەکان پێوترێت تاوان بەکردنی تاوانەکان چۆن چۆنی مرۆڤەکان دڵەکانیان ڕەش دەبێت. ئەو کەسە بەڕاستی کەواشەکاری خەڵکی کردبوو بە جۆرێک کە سەری ینی هەموو عملیە فیزیایەکەی بەغەڵە شەرح کردبوو. من ئەمەیە لەم ڤیدیۆیەدا ئەو عملیە فیزیاییە بۆتان دووبارەکەمەوە بەڵام بەس بە شێوازە دروستەکەی کە لە ئەسڵا دڵەکان چۆنن پاشان چی بەسەر دێت و دواتر ئەتوانین دڵەکان چۆن چۆنی پاک بکەینەوە. وەکو ئەو بەڕێزە فەرمی دڵی ئینسانەکان وەکو ئەم پەرداخە ئاوا وایە وەکو پەرداخێک ئاوایە یانی بڵین ئاوە خۆی دڵەکان هەرە و نەشە بێت چکۆلەیە هەر ئەو نێ. ئەم دڵە سەرەتا دڵێکی پاکە. مرۆڤ کە پێشەوەی بڵێن ئەو ناچمەوە سەر شەرحاتەکەی ئەو زۆربەتان بینیوتانە بەس من بە شێوازە ڕاستەکەی باسێکەمەوە کە چۆنە دڵی مرۆڤ ئاوا پاکە. ئەم دڵە هیچی تیانە ڕقی تیانە درۆی تیانە حەزکردن بە کوشتاری تیانە حەزکردن لە بڵێن داگیرکردنی ئازادی خەڵکی تیانە حەزکردن بە تەداخل لە خەڵکی تیانە یعنی هەزارە هاشت حەزی لە ژیانێکی خۆش و پڕ خۆشگوزەرانی و کامەرانیە. بەڵام ئەم دڵە دوادا کاتێکە ئەکەوێتە ناو کۆمەلگایەکی ئیسلامیەوە دڵەکە چی لێ دێت؟ دڵەکە سەرەتا چۆنە ئەمە دڵە پاکەکەیە کۆمەلگای ئیسلامی دێچی لەم دڵاکە ئەمە گواوی ئیسلامە ئەمە گواوی ئیسلامە. سەرەتا کاتێککە ئەم دڵە پاکە ئەمە ئەفکاری ئیسلامیە تێڕوانین و عەقڵێتی ئیسلامیە. کاتێککە ئەم دڵە دێت مەلایەک دوو قسەی بۆکە وتارێکی بۆدا ئاوای لێکە ببینن بە هەر بە یەک وتاری مەلایەک تقریبەن شبە گواو بوو ینی ئەمە تۆزێک لە گووی ئیسلام ئەکرێتە ناو دڵەکەوە زەر دەبێت. ئەم بۆ نمونە مەلاکە دوو وتاری بۆدا وتارێکی ئەتیادی دوای مەلاکە دوو حەدیسی تری بۆ خوێنێتەوە دڵەکە ئاوای لێدە. پاشان مەلاکە چوار قورئانی بۆ خوێنێتەوە دڵەکە ئاوای لێدە. پاشان مەلاکە پێی ئەڵێ ئازادی خەڵک بۆ نمونە ئازادی خوشکەکەت ئازادی براکەت ئازادی خۆت ئازادی هەموو کەسێکی تر تۆ ئەبێ مراقبی بەسەر ئازادی خەڵکەوە ئازادی خەڵک داگیرکەی دیسانەوە قسەی بۆکە ئاوای لێدێ. یعنی دوجار بە هەموو وتارێک بە هەموو خوێندنەوەی حەدیسێک بە هەموو خوێندنەوەی قورئانێک بە جۆگرتن لە مەلایەکی تر نازانیتر حتا دوایی ئەم دڵانە چی لێدێ دوجار دڵی ئینسانەکە ئەبێ بەچی ئەبێ بە پارچەیەک لە گوو دڵی ئینسانەکە کە دڵی ئەبێ بە دڵی کەسێکی موسڵمان کە یەک پارچە گواوە هەیە بە دڵێکی گواو. ئێمە کاتیان دڵەمەان ینی مرۆڤێکی موسڵمان ئەبێتە خاوەنی ئەم دڵە کەیتر دڵێکی پڕ لە گوو پڕ لە قوین پڕ لە هەموو شتێکی خراپ ئەگەر بێ ئەم دڵە پاک کاتەوە چاکی بکە. بەڕاستی ئەمە فکرەیەکی فاشیلە ئەگەر بین بڵین هەر یەکسەر بەسەر گووەکە ئێمە دیسان معریفەتی ئەەکەین معریفەتی ئەەکەین زانستی پێەکەین وا لە مرۆڤەکەکەین تێبگات وای لێ ئەەکەین ئەم هەموو ڕقە لە دڵی خۆیان بسڕێتەوە وای لێ ئەەکەین تەداخل لە خەڵک نەکا وای لێ ئەەکەین نازانچی ئەمە غەڵەتە سەر ناگرێت لەبەرەوەی گواوی ئیسلام وا لە مرۆڤەکە ئەم دڵە پاک نابێتەوە ئەبێت چی بکات بۆ چارەسەرکردنی ئەمە چونکە مە تاو پا نابێتەوە بۆ چارەسەرکردنی ئەمە ئەبێ ئەم مرۆڤە سەرەت ئەبێ هەموو ناو دڵی خۆی بڕێژێ هیچی تیانێڵە پاشان بێت معریفەی تێ بکە. هێشتا دوای ئەوە بۆ نمونە ئەم معریفەی تێ کردووە هێشتا ئەو معریفەیەکی گواویە ئەوێ خۆی بکاتەوە بە دڵێکی ئەتیادی. هێشتا ئەگەر سێرکەن
هێشتا خەڵتە و خۆڵی گواوی ئیسلامی هەر پێوەمێنێ اینجا ئەمە بۆ نمونەمە دڵی کەسێکە 2 ساڵە واسی لە ئیسلام هێناوە ئەبێ ئیتر چەندین ساڵ هەر خەریک بێ هەر خەریک بێ تاوا نابێ ئەمە لێرە بۆ نمونە نیو 4 مەلا قسەی بۆ کرد ئاوای لێ کرد کەپا نابێتەوە لەو لاوە 20 کتێبی خوێندەوە هەر هیچ هەل نابێت ئەبێ بڕۆین یارمەتی بڵێن یارمەتی دەربێنین لە شوێنی تر کابرا خۆی بە چەندین ساڵ ڕەنگە 10 ساڵی پێ ئەیترم 10 ساڵە بەردەوام هەرێ بێ بخوێنێتەوە تێبگا بیر کاتەوە اینجا ڕەنگە دڵەکە تقریبەن وەکو جارانی لێ بێتەوە ڕەنگە لێ بێتەوە ئەوش زۆر سێقەی لەسەر نییە احتیمالە لێ بێتەوە بەڵام بەس کارەساتی گەورە چییە؟ دواتر کۆمەڵگاکەیە ڕاستە تۆ دڵی پاک بۆتەوە کۆمەڵگاکە هەرش کۆمەڵگایەک ئیسلام و مەلا و خوتبە و بانخواز و ئەمانەی تێبکەوە مەحماکانە دڵی تاکەکان چەند تاکیش پاک بێتەوە هەموو کۆمەڵگاکە بێ بەم گواوە هیوادارم ئەو مامۆستایی کە ئەم بابەتەی باس کرده بوو ئەمە ببینێتەوە تۆزێک ورتر بچێتەوە سەر بابەتەکەی خۆی تۆزێک بیرکاتەوە کە ئەوەی ئەو هەمووی غەڵەت بوو باشیش بیرکاتەوە کە ڕاستەکە ئەمەیە هیوادارم سوودی هەبوو بێت و خوای گەورە لە هەمومان ڕازی بێت